لما هو بيزروجا قلو أبيه سور أبيه ناخوش أبيه هزار يك نخوشي بيوه ئەم گرتە ڤیدۆیە کە دوو هاوڵاتی تۆمەریان کردو و باس لە خراپی شووتی پێنجوێن و بەکارهێنانی دەرمانی خراپ دەکەن بە خێرایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوویەوە و کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا. گرتە ڤیدۆیەکە کاردانەوەی خێرایی وەزیری کوشتتوکاڵ و بەڕێوەبەری گشتی کوشتتوکاڵی سلێمانی و بەڕێوەبەرایەتیەکانی قەزای پێنجوێن و ناحەی گەرمکی بەدوای خۆی داهێنا. بۆ بەدواداچوونی ئەو گرتە ڤیدۆیە سەردانی کەلگەکانی شووتی قەزای پێنجوێنمان کرد و لەگەڵ جوتیارەکان قسەمان کرد. جوتیارەکان لە بڵاوبوونەوەی گرتە ڤیدۆیە تووڕە و نیگەران بوون لەبەر ئەوەی پیان وایە و هاوڵاتیە بەدەست ئەنقەس و بۆ لە کەردارکردنی شووتی پێنجوێن ئەو گرتە ڤیدۆیی بڵاو کردوێتەوە. ئەوان داوا دەکەن هەرچی زووە لایەنە پەیوەندیدارەکان سکاڵا لە سەر خاوەنی گرتە ڤیدۆیەکە تۆمار بکەن و لە دادگا ڕاستی و ناڕاستی قسەکانی یەکلایی بکرێتەوە. بەڵام وەکو جوتیارێک ئێمە داواکانی ئەو کەسە بدرێتە دادگا بزانانی ئەمە مەبەستێک چییە لە پشتیوانێ کەسێک ئەمەی پێکڕیا سەر بەخۆم ئیشەی کردووە بۆی ڕستی جوتیارانی پێنجوێنی پێ ناشرین بکرێ وەکو بینەوە ڕستەکەمانە و ڕستێکی جوانە و هیچ کێشەیەکی نییە و ئەو دەنگۆشکە بڵاوی کرێتەوە هیچ ئەسپۆساسێکی نییە. سەبارەت بۆ گردە ڤیدۆیی کە بڵاوە تۆ چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کار ئەساس ئەم شووتی پێنجوێن دەردی پێ و نەخۆشی پێ و ئێمە شەوڕ لە ناو شووتیان شووتی ئەخۆین لێ بینەوە بۆ ماڵەوە یانی داواکارم وەزارەتی کشتتوکاڵ کە وەکو هاوکاری فەلاحەکان ناکە هەرەوەنە بە دوای و گردە ڤیدۆیا بڕابزانم گردە ڤیدۆ دروستکاوی کوێیە چی وڵاتێکە چی شوێنێکە لە پشتیوێتی چونکە بەڕاستی پێنجوێن بەناوبانگە یعنی بەرومەکەی لە حەد بەدەرە توانم بڵم دابینی هەموو عێراق و بۆ دەرەش توانین لی بنرێت. پێیان پەیوەندی بەو هاوڵاتیەوە کرد کە گرتە ڤیدۆەکەی تۆمار کردبوو بەڵام ئامادە نەبوو هیچ لێدوانێک بدات. هەرێم عومەر لە پرسراوی کوشتتوکاڵی گەرمک بە پەیامی ڕاگەیان ئەو دوو هاوڵاتی دانیشتووی ناحەی گەرمکن و دۆزراونەتەوە ڕۆژی یەکشەمە سکاڵایان لەسەر تۆمار دەکەن. هەرێم عومەر وتیژی سەردانی ئەو ناوچیان کردووە کە ڤیدۆکەی تێدا تۆمار کراوە کە کێڵگەیەکە شووتیەکەی چنرا و ئەوەی ئەو هاوڵاتیانە لە گرتە ڤیدۆیەکەدا نیشانی دەدەن ئەو شووتیانن کە بە کەڵکی چنینی نهاتن و جوتیارەکان گیان هێشتووە. ئەو جەختی لە ساخی و سلامەتی شووتیەکانی پێنجوێن کردەوە و نەشی شاردەوە. دەکرێت دەستێک لە پشت ئەم کارەوە بێت و بۆ لە کەدارکردنی شووتی پێنجوێن کە خاوەنی ناوبانگێکی تایبەتە. لێپرسراوی کوشتتوکاڵی گەرمک وتیژی ئەو هاوڵاتیە لە سزای یاسایی دەربازی نابێت. ئەندازیارێکی بواری کوشتتوکاڵیش دەڵێت ئەو دەرمانانەی کە لە گرتە ڤیدۆیەکەدایە ئەگەر بێت و بە شێوازێکی تەندروست بەکاربێنرێت ئەوە زیانی نییە. ئەو زەوی بە پیتێکە لە پێنجوێنایە هەموو بەرهەمێکە لەگرێت من سەرنجی خۆم لەسەر و گرتە ڤیدۆ بەڕاستی نازانم بەڕاستی بەو شێوەیەکەوە هاوڵاتیە بە شێوەیەک باسێکات کە ئەو هەموو بەرهەمەکان بەرهەمی شووتیە لە بایکۆتکەن ئەمە خۆی بۆ خۆی خەتراتە لەسەر بەرهەمی ناخۆ بەڵام ئەو دەرمانانە کە ئەو جوتیارە بەڕێزانە بەکارێن دەرمانی گەشەنایەن بۆ خات بەکارێنێ هەیەە بۆ گەشەی شووتەکەی لە مەراحیلی گوڵەوە هەتاوکو کاتێک کە لەکەیتەوە ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنی هیچ زەرەرێکی نییە. باپێی زانیارەکانی پەیام کالیژنەیە کە نوێنەری وەزارەتی کوشتتوکاڵیش تێدا ئەندامە سەردانی کەلگەکانی شووتی قەزای پێنجوێن دەکات. هەروەها بڕیاریش وایە لیژنەی کوشتتوکاڵی پەرلەمانی کوردستانیش بە ئەمان شێوە بەرهەمی شووتی قەزاکە لە نزیکەوە بەسەر بکاتەوە. ئەمە بەدەر لەوەی کە قایمقامی قەزای پێنجوێن و بەڕێوەبەری کوشتتوکاڵی سلێمانیش بەردەوام لە پەیوەندیدان و بە تەواوی سەرقاڵی ئەو دۆسیەیەن. سۆی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.